بینەرانی بەڕێز لە هەرکوێگەن لە بەرنمەی ڕاوێ ڕۆژی ستێر تیڤەوەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێ ڕۆژدا لە خزمەتی ئێوەی بەڕێزدان مژاری ئەم شەوی بەرنمەکەشمان هەر مەسەلەی داگیرکاری تورکیایەکە دژ بە باشووری کوردستان ئەو داگیرکاریە خراوەتە واری جێبەجێکردنەوە هەڵبەتە لە بەرامبەرەوەشدا هەم بەرخودانی گەریلا هەیە هەم کار و چالاکی و خەباتی گەلیش لە باشووری کوردستان و لە دەرەوەی وڵات هەیە لەو چوارچێوەیە بەرەی نیشتمانی دژ بە داگیرکاری تورکیا کار و چالاکیەکانی لە ناوەوەی دەرەوەی وڵات پەرە پێدەدا یەکەمین چالاکیش لە دەرەوە دوێنێ لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا ئەنجامدرا هاوکات سەردانی لایەنەکانیش لەلایەن شاند و ئەندامانی بەرەوە لە باشووری کوردستان درێژەی هەیە هەڵبەتە هەڵوێستی حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستانی جارێکی دیکە دیسان هەڵدەسەنگێنینەوە عێراقیش داوای لە تورکیا کردووە کە هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان هەڵبەتە ڕابگرێمە جاری یەکەمینە بە فەرمی داوایەکی ئەوە ئاراستەی دەوڵەتی تورکیا بکرێ بۆ مەبەستە لێرە میوانداریمان کردووە لە بەڕێزان فەرمان خێڵانی کە بەڕێزیان هەم چالاگوانەوە هەن ئەندامی بەرەی نیشتمانی دژ بە داگیرکاری تورکیا هەروە بەڕێزی وامنمی بەڕێزیان هاوڵاتین نیشتەجێی بەلجیکان و ئەندامی بەرەی دژ بە داگیرکاری تورکیان هەواڵ کوردی بەڕێزیان چالاگوانن ویژەندامی بەرەکەیە زۆر بە خێراتنتان دەکەین خێراتن سەرەتا دۆسیەکمانەیە لەسەر چالاکیەکەی دوێنێتان کە لێرە لە بڕۆکسل ئەنجامدا دابوو پێکەوە دەیبینین پاشان دێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز لەسەر بانگەوازی بەرەی نیشتیمانی دژ بە داگیرکاری تورکیا و بە هاوکاری ناوەندی کۆمەلگای دیموکراتی کورد و ئەنجومەنی ژنانی شەهید بێریتان لە شاری بروکسلی پایتەختی بەلجیکا بەدایان کەس لە کوردانی هەر چوار بەشی کوردستانی دانیشتووی بەلجیکا دژ بە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان چالاکی ناڕەزایەتیان ئەنجامدا سەرەتا بەشداربووانی چالاکیەکە بە بەرزکردنەوەی چەندین دروشم و بانکارد بە زمانەکانی فەڕەنسی و هۆڵندی و ئینگلیزی لە بەردەم باڵێزخانەی دەوڵەتی تورکیا کۆبوونەوە و هەرڕەشە و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیان بۆ سەر باشووری کوردستان شەرمەزار کرد و بە زمانی هۆڵندی پەیامی خۆپیشاندەران و بەرەی نیشتیمانی دژ بە داگیرکەرانی تورکیا خوێنرایەوە پاشان خۆپیشاندەران بەدەم چەندین دروشمی وەک ئەردۆگان بکوژە ئەردۆگان تەرۆریست و ژن و منداڵ دەکوژێت وتەوە. ئەو هێرشە داگیرکاری تورکیا لە باشووری کوردستان کردوێتی مێژوێکی دوور و درێژەیە بەڵام گۆڕانکاری لە استراتیژیەتی تورکیا وای کردووە لە ئێستادا بە بۆنەی هەڵبژاردنە ناوخۆیەکانی تورکیاوە بۆ بەدەستهێنانی زیاتری سۆزی هاوڵاتیانی تورک گەڕێکی تری لەشکرکێشی دەست پێ کرد. دواتر خۆپیشاندەران نامەیەکی ناڕەزایەتیان لە ڕێگەی خێرتسۆ دیدیەوە ئاراستەی نووسینگەی بروکسلی نەتەوە یەکگرتوەکان کرد لە نامەکەدا داوای هەڵوێست و ڕوون و ئاشکرا لە نەتەوە یەکگرتوەکان کراوە دەربارەی ئەو هێرش و داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا کە دەیان کاتە سەربخاکی باشووری کوردستان جێگای وەبیرهێنانەوەیە ڕۆژی دەی حوزەیران 20 جۆزەردانی 2010 نزیکەی 20 کەس لە چالاکوانانی مەدەنی سیاسەتمەداران و نووسەران و ڕۆژنامەوانانی کوردی نیشتەجێی وڵاتی بەلجیکا لە شاری بروکسل کۆبوونەوە و بەرەی نیشتیمانی دژ بە داگیرکاری تورکیایان ڕاگەیاند و بڕیاریاندا زنجیرە چالاکیەک دژ بەو هێرشە داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان ئەنجام بدەن. بەڵێ دێنەوە خزمەتی میوانانی بەڕێزی بەرنامە کاک فەرمان خێڵانی لە بەڕێستەوە دەست پێ بکەم چالاکیەکەتان ئەنجامدا دوێنێ لە بڕۆکسل هەڵبەتێمە لەو راپۆرتە ئاماژەمان بە هەندێشکردا گەر بەڕێزت شتێکت هەیە لەسەری زیاد بکەی فەرموو. زۆر سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە ڕەوشەکە ڕەوشی ئەوە نییە کە مرۆڤ بێدەنگ بێ و ئیدی ببێتە تەماشەڤان گرنگە کە لەسەر هەر کەسێک بەڕاستی ئەرکە کە بڕژێنە سەر جادەکان و چالاکی مەیدانی بکەن و ئەوەی کە پیانەکرێت چ لە ڕووی دیبلۆماسیەوە بێت چ لە ڕووی سیاسیەوە بێت چ لە ڕووی چالاکی مەیدانیەوە بێ دەبێت بەڕاستی درێهی نەکەن چونکە ئیدی حاڵت گەشتۆتەوەی کە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر چوار بەشی کوردستان هێرشی داگیرکاری هەیە
لەبەرەوە ئێمە لە بەلجیکا خۆشببختانە زیاتر لە 20 چالاکوانی مەدەنی ڕۆژنامەوان نووسەر نیشتیمانپەروەر نوێنەرانی حیزب و پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆبووینەوە لە ڕۆژی یەکشەمەدەی حوزەیران لە برۆکسل و لەوێ توانیمان ڕێبکەوین لەسەرەوەی هەمووی کۆک بوو لەسەرەوەی کە هێرشی داگیرکاری هەیە لەسەر چوار بەشی کوردستان و دەبێت چالاکی مەیدانی ئەنجام بدرێت دەبێت هەڵوێستی جددی نیشان بدرێت دژ بە هێرشە داگیرکاریانە لەبەرەوە ئێمە هەمان ناوی ئەو بەرەیە کە لە باشووری کوردستان پێکاتبوو بەرەی نیشتیمانی دژ بە داگیرکاریەکانی تورکیا ئەو ناوەمان لە خۆماننا و داوامان لە هەموو ڕێکخراوە کوردیەکانی ئێرە و دەستگا و ناوەندە سیاسی و مەدەنیەکانی ئێرە کرد کە و دەستگاکانی ژنان کە یارمەتیمان بن و بەشدار بن لە ناو بەرەکەیە و بەشدار بن لەو چالاکیانەشی کە هەمان ئێمە لە کۆبنەوەی خۆمانە بڕیارماندا بە ئەنجامدانی ڕیزە چالاکیەک زنجیرە چالاکیەک کە دوێنێ دوو چالاکیان ئەنجام درا چالاکی یەکەم کۆبنەوەمان بوو لە بەردەم سەفارەتی تورکیا لەبەرەوە ئێمە سەرەتا داوامان کرد کە بە شێوەیەکی گرسەی بە شێوەیەکی جەماوەری بچینە بەردەم بارەگای UN لە برۆکسلی پایتەختی یەکێتی ئەوروپا وڵاتی بەلجیکا بەڵام ئەوان مۆڵەتیان پێ نەدەن و ئاماژەشیان بەوە کرد کە ئەوان هیچ پۆستێکیشان نییە کە ئێمە بتوانین مەسەرەن ئەو سندوقی بڵێن سندوقی پۆستیان نییە بۆی کە بتوانین نامەیەکیان ڕاستەکەن ئێمە نامەیەکمان نووسی بە زمانی ئینگلیزی زمانی فەڕەنسی زمانی هۆڵەندی دەربارەی هێرشە داگیرکاریەکانی تورکیا هەم لەسەر باشووری کوردستان لەم دوایە و پێشتریش لەسەر ئەفرین کە ئەفرینی داگیر کردو ناوەڕۆکی نامەکە ئێمە لە نامەکەیە ئاماژەمان بەوە کردووە کە چی لە ئارا هەیە ئێستا چی لە ئارا هەیە ئەومان ئاماژە پێ کردووە باسمان کردووە کە مەسەلەن پێشتر دەوڵەتی تورک بە سوپاکەی خۆیەوە باوکاری گروپی چەتەکانی لە ڕۆژاوای کوردستان ئەفرینان داگیر کردووە لە باکووری کوردستان هێرشی سڕینەوە و ڕەتکردنەوە و قڕکردن و ئەمانە هەیە لەسەر سیاسەتمەدارانی کورد لەسەر چالاکانی کورد لەسەر هاوڵاتیانی کورد لەبەرەوە ئێمە و ئێستش لەم دوایە دەوڵەتی تورکیا سوپاکەی خۆی سوپای دەوڵەتی تورکیا ملی ناوە بەرەو باشووری کوردستان و لەوێش هێرشی داگیرکاریان دەست پێ کردووە ئەگەرێک شەیە کە دەوڵەتی ئێرانیش بە ئامان شێوە ڕژێمی ئێرانیش بە ئامان شێوە لەولا لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هێرشی داگیرکاری بکە وەلەو لەوێ هەمیشە فشار و ئەوە چۆن بڵێن فشاری سەخت لەسەر چالاکانی سیاسی و کوردانی چالاکەیە و کوردبوون بۆ خۆی جۆرێکە لە تاوان لەوێ لەبەرەوە ئێمە لە ناوڕۆکی نامەکەمانە ئەو واقعی ئەمڕۆمان خستە بۆ ڕوو ئەو ڕاستی ئەمڕۆ کە هەیە لە ناوچەکەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە خستمان ڕوو سەبارەت بە کورد و دواتر داوای هەڵوێستی ڕوونمان لە نەتەوە یەکگرتوەکان کردووە لەبەرەوە وەلەو یانی ئێمە دەزانین کە ئێوە نامەکەتان دا بەکێ ئەو هێرشە داگیرکاری کە هەیە ئەگەر ئەمریکا ئێستا لێ بێدەنگە نەتەوە یەکگرتوەکان لێ بێدەنگە مەسەلەوەی کە خۆشیان بەشدارن لەو پلانگێڕی و لەوگە لە کۆمەیە بەڕاستی بەڵام مرۆڤ باشە کە هەمیشە داوای هەڵوێست بکات داوای ڕوونکردنەوە بکە و داوا بکە کە ئەو بێدەنگی هەیە بشکێنرێت لەو ڕوانگەیەوە لەو سۆنگەیەوە ئێمە بە باشمانزانی کە ئەو نامەیە کە داوای هەڵوێستمان تیا کردووە و ڕەوشەکەی ئێستامان تیا خستۆتە ڕوو لەسەر هەر چوار بەشی کوردستان ئاڕاستەی بارەگای نەتەوە یەکگرتوەکان بکەین و ئەوان ئاگاداریان کردنی وەکو ئارزم کردی کە پۆستی بڵێن سندوقی پۆستیان نییە بۆی نام بخێن ئەوێەوە و لەوێش ئامادە نابن ئەو ڕۆژە یان دوێنێ ئەوان لەوێ نەبوون بەڵام نوێنەرێکی خۆیان نرد بە ناوی خێرت سۆدیدیە خێر سۆدیدیە لەوێ بوو من بە زمانی وەڵەندی لەوێ قسم لەگەڵ کرد و پێم وت کە ئێمە ئەمەوتی پۆلیس بە هیچ شێوەیەک ڕێگە نادەکەیەوە لە بەردەم سەفارەتی تورکیاوە دەربازی بارەگای نەتەوە یەکگرتوەکان ببن بەرەو ئەوەی بەڕێ بکەون ئەو دوو بارەگایە لەیەکەوە نزیکن سەفارەتی تورکیا و نەتەوە یەکگرتوەکان بەڵێ هەر لە دوو شەقامی تەنیشتی یەکتریان لەو شوێنەیە بەڵام پۆلیس چواردەوری بڵێن گەماروی هەموو سەفارەتی تورکیای دابوو کە بارەگای UNش دەکەوێتە نا ئەو شەقامەوە کەوێتە نا ئەو چواردەورەوە
هەموو ئەو کۆڵانانەی ناو ئەو گەڕەکەیان گرتبوو بە سەرباز و بە پۆلیس و ڕێگەیان نەدا هیچ کەسێک تەنانەت هاوڵاتی مەدەنیش کە لەوێ هاتوچیانە کرد بۆیان نەبوو بەیان تێپەڕن لەبەرەوە ئەوان خۆشببختانە خێرسۆدیدیان نرد خێرسۆدیدی بان کرد لە بەرچاوی کامێرە و بەرچاوی هاوڵاتیان کە لەوێ ئامادە بوون و لەوێ نامەکەم پێشکەش کرد و ئەویش وتی من هەر ئێستا دەیبمەوە بۆ نەتەوەی ئەگرتوەکان نووسنگی نەتەوەی گرتوەکان لە بڕۆکسل و دەشگەڕێمەوە بۆی دڵنیاتان بکەمەوە کە گەیانوم فعلەن ڕۆشتە ئەوێ نامەکەی پێدابوون و گەڕایەوە وتی من ئێستا نامەکەم گەیان دەستیان و هەتا وێ نەشی گرتبوو بۆەوەی کە دڵنیا بین لەوە و چالاکی دووەم ئەوە بەڕاستی ئەوە بوو کە بە شێوەیەکی جەماوەری لە بەردەم سەفارەتی تورکیایە وەکو لە راپۆرتەکەی جەنابیشتانە ئاماژەی پێکرا بە وتنەوەی چەندین دروشم و بە ئەو بەیاننامە ئەو نامەیەشی کە هەمان بوو لەوێ بە زمانی وەڵەندی خوێنمەوە و خۆشببختانە کە دوو ڕێکخراوی کوردی هاوکاریان کردین یەک لەوانە ڕێکخراوێکی ژنان بوو ڕێکخراوی ژنانی شەید بێریتان و ئەوی تریان ناوەندی کۆمەلگای دیموکراتی کورد لە بڕۆکسل کە ئەوان ئەندامانی خۆیان ئاگدار کردبوو و بە شێوەیەکی جەماوەریانە توانیان بەشداری لەو چالاکیە بکەن و نزیکەی 100 کەسێک دەبووین کە چالاکیەک لە ماوەی هەفتەیەکدا کەمتر لە هەفتەیەکدا ئامادەکاری بۆ بکرێ و لەناو ڕۆژانی هەفتەشدا کە پشوونیە بەڵێ لەناو ڕۆژانی بە دڵنیایە ئەوەش زۆر گرنگامەژی پێ بکرێت لەناو ڕۆژانی هەفتەشدا کە زۆربەی هاوڵاتیانی بڵێن کوردانی تاراوگەل کە خەڵکی هەر چابەشی کوردستانن دانیشتوی بەلجیکام زۆربەی خەریکی ئیشە ئیش دەکات لە بەرەوە ناتوانم باشە کاک فەرمان من دێمەوە لا دەگەێت یەکشتیش زۆر گرنگە لەناو ڕاگەیاندنەکان ئاماژەی پێ نەکراوە لە هیچ وێبسایتێک نە لە هیچ تەلەڤیزیۆنێک جگە لەوەی کە ئێمە ئەو نامەیەمان بە نووسینگەی نەتەوەی گرتوەکاندا لە بڕۆکسل و جگە لەو خۆپیشاندانەی کە لە بەردەم سەفارەتی تورکیا کردومانەوە بە دروشمەوەوانە ئەو ێشداگیرانەمان شەرمەزار ڕسوا کردووە هاوکات ئەندامانمان لەسەر کۆڵانەکانە بە بەردەوامی هەر کەسێک لەوێ ڕۆشت بێ ئەو نامەیان پێداوە بە هەر سێ زمان ڕێبوارانی ئەو ناوچێ ئەوەش بەڕاستی گرنگی خۆی هەیە کە بتوانین هاوڵاتیانی ئەوروپیش لە ئەو ڕەوشە ئاگادار بکەینەوە زۆر باشە دێمە لای هەواڵ کوردی کاگەڤاڵ ئەلبەتە بەڕێزت وەکو خەڵکی دەڤەری بادینان کە ڕاستەوخۆ دەڤەرەکەتان ئێستا ینی ڕوبەڕووی داگیرکاری بۆتەوە بەشێکیەوە دەڤەرە گرنگی پێگەێنانی ئەم جۆرە بەرانە بەرەی دژ بە داگیرکاری چۆن دەبینن و پێشتان وایە تا چەندە گرنگە ئێمەی کورد کارا بەشدار بین لەو جۆرە بەرە و هەروە چالەکیەکانیشی کە ئەو بەرەیە ئەلبەتە سەهەم لە خۆشببختانە ناوخۆی وڵاتەم لە دەرەوەش بەرەکە کارای و چالاکی ئەنجام دەدا بەشداری بکەن. سپاس کاکەندەرم بوو vê derfetê û spas bû vê çendê ku ev em li vir amade bûne. Pêşkê destxweşî li hemû hevala dikim bû pêkînana berê niştîmanî dijî dagîrkeriya dewleta faşîsta Tirk her wek em dizanîn bi sedan sala welatê me hatiye dagîrkirin û netawa Kurd tête kuştin û desteserkirin û qirkirin ji layê dewletên dagîrker Tirkiya û İran û Iraq û Sûriye û çendîn welatên dî ku harîkariya dewletên zilhêz wek Tirkiya dikin ku Tirkiya bixwe jî welateke ji endameke ji NATOyê bêguman rewşa devera badînan geleka alûze rewşeka geleka xirabe rojane hêrişên Tirkiya li ser herêmê hene bi behaneya wê yekê ku PKK li wan menteqaya û baregoyên PKK li wê herêmê ne bes bi nêrîna min wek kesekî Kurd û wek çalakvanekî Kurd ev yeke gelek ya şaşe em hemû jî dizanîn ev yeke dûr ji rastiye ku ev yek tenê behaneyeke dewleta dagîrkera Tirk didete destê xwe û destê me dibêjê divêt PKK li herêmê derbikevin ev herêmên PKK ne wila ama em bi şev û roj van herêma berdeman dikin. 100 sala berê da 200 sal berê da xwe çi PKK li herêmê nebûye her li serdemê Osmaniyan û her dawiya serdemê Osmaniyan û heta serdemê Atatürk û heta bigre roja ev ro Kurd û Kurdistanê têne qirkirin û dagîrkerin ji dewleta Tirkiye ve. بۆ نمونە بۆ کاتێکی زۆر نزیکترین بگەڕینەوە لە باشی لەو ماوەی ڕابردوودا هێزەکانی تورکیاتن ئەو دەڤەرە نە پەکەکەی تێدا بۆ نە
پەیوەندی بە مژارێکی وەکو پەکەکەەوە بە بەڵام تورکیا داگیری کردو ئێستش لەوێ بەڵێ بێگومان هەروەکمە ئاماژەژی پێ کرد ئەف داگیرکاریە دەوڵەتە فاشیستە تورک تنێ بەهانەیە دەوڵەتە تورک دەخوازێ هەموو دەستکەفتیان کورد تو نەبکە یانی ژەهول ڕاکە ماوەی چەند ساڵایە و هێرشی هەرێما کوردستانێت کە هەرێما کوردستانێک و ماوەی چەند ساڵایە دوورە ji desthelata Ereban ku serdemê sala 2003 da bi temamî Herêma Kurdistanê kev destê Kurda da dewleta Türk nikarî bo wê salê da bikevê Kurdistanê da dawiye çi kirin rabin hêrişên xwazê dakirin ser Herêma Kurdistanê û bi behaneya wê yekê ku gerîla hene li herêmê em wek Kurd divê bêdeng nemînin li hember dagîrkariya dewleta Türk herêma badînan jî herêmekî xwedî qehreman e di dîrokê ji da dîrok şadeya wê yekî ji de ku qehremanên yên bi navdeng hebûne li herêma badînan dijî dewleta dagîrkera ya erebên şovînîsm û dewleta Osmaniya û heta têt vê dawiyê jî ku dastana zapê jî êk bû ji dastanên qehremanên gelê Kurd bi temamî ji ber ku me dît ku bi yekrêzî û yekdengiya Kurd hiç hêzek neşêt û nekarê taybetî xelkî devereke bele bi taybetî xelkê devere badînan xelkê devera badînan welatparêzin Kurd perwerin divê ew jî êdî li beramber vê dagîrkariya dewleta Türk bêdeng nemînin rastî divê êdî ew jî PKK nekene behaneyek bû vê çendê ku bêjin em nikarin tiştekî bikin yan çalakiyekê bikin nexêr ev şaş e em divêt hemû bibin yek deng yek reng li hember dagîrkariya dewleta faşîsta Türk rabwestin êdî bêjin bese ji bo dabezandina sinûrên Kurdistanê bese qirkirin û qetilkirina hewlatiyên Kurd divêt dewleta Tirkiya divêt hêrişên xwe bisekinî divê rastî jî divêt sinûrek ji bo dewleta Tirkiya bêdedanan êdî divêt dest ji qetilkirina Kurda berde bi çi hecet di çi Efrînê digirî dibêjît destkeftiyê Kurda wê derê çêbûne da ez wan jî ji holê rakem da Kurd nebin xwedî çi statûyek em hemû dizanin ku wek Davutoglu dibêjê eger çadireka Kurda li Efrîqiya bête helandin bi navê Kurdistanê PKK û Qendîl li Efrîn nebûn ew kat PKK û Qendîl û li Efrîn nebûne yanî ji pêştir li Kobanê که به همو هزی داگیرکاری اسلامیکانه و هیرشی سر کوبانه کرو کوبانه مدید به هلوسته که نتوایی چاوا برخودانه کنیشا دنیای همیه دا لما جی افرو گرینگه جبومه وک کرد ام همو ببین یک هزه که نشتیمانی پک بینین نشتیمان پرور بین خودی لآخا خواه در کبین خودی لکلتور و فرهنگ خواه در کبین اف کلتوری که انها ولات ما 1000 سال 1400 سال 1500 سال هاتیه داگیر کردن جلوی داگیر کرده کرد خودی کلتورک و فرهنگی که هزاران سال کردن دوی ام چه بکن جاره که دی دست کفتین خواه وگرینن دوی ولات خواه لوی قیرانی رزگار بکن زور باش سپاس کم که هوال کردی به ملائکه گیوا من می که گیوا مرز دوکو هاولاتیه که لیره دانشتوی بلژیک البته دامی برای نیشتمانی دش به داگیرکاری ترکیاشی بەرپرسیارەتی تاکی کورد کۆمەڵگەی کوردی ڕەوەندی کوردی لە دەرەوە بە تایبەتی بەگشتیش لە کوردستان چۆن دەبینی پێ وایە ئێمە بە شێوازێک دەتوانین ڕوبەڕووی داگیرکەران بینەوە بۆ چیش ئێمە دەبێت دژ بە داگیرکاری بنیانی هەدەفەکەمان چییە لەوەی کە دژ بەم داگیرکاریە دەوەستینەوە زیانی داگیرکاری بۆ ئێمە چییە؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێکم کاکەندریان ئێمە سەرەتا کە گەڵ هاوڕێیان و خۆشەویستان بەرێمان دامەزران تەنها نیەتمان ئەوەیە کە قووەتێک چۆن ئەڵێیت هێزێکی پشتیوانی لە دەرەوەی وڵات لەگەڵ چەنە هاوڕێ خۆشەویستە کە ئەمانەوێت ئەم خەڵکەی ڕۆندی کوردی کۆکەینەوانێ لێرە مەبەستمان تەنها ئەوەیە کە زەختێ بخینە سەر وڵاتانی هێزی جیهان سەر نەتەوە یەکگرتوەکان کە ئاگادار بن لەم شتە دڕێگری بکەن لەم شتە چونکە کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە بێدەنگی حکوومەتی هەرێم و ئەم بوو بدەماڵەیە کە هیچ بەهایەکیان بۆ خاک نەهێشتوتەوانەیە هاتوون
وڵاتیان دابش کردەوە وەکو مۆزەفێکی ئەم وڵاتە ئەقلیمیانە کارەکەن لە دژی میلەتەکەی خۆمان پێویستە کات ئێمە وەکو تاچی کورد لا شوێنکەم جیهانین وڵاتی و خاکی خۆمان خۆش بێت ئێمە بێدەنگیە بشکێنین خزەق خێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو خەڵکە ئازادی خوازەی کوردستان کە دژی ئەم جوڵەی هێزی تورکیان بتوانین هەمومان پێکەوە کارێکی وا بکەین کە ڕێگری بکەین لە جوڵە پێکردنی هێزەکانی تورکیا بەرەو زیاتر و زیاتر ڕۆشتن چکە و دەمێکە خۆیان لەوێن لەژێر دەسەڵاتی زۆنی زەردان زۆر دەمێکە بەڵام ئێستان جوڵە پێکردنە زۆر مای دڵخۆشی نییە داگیرکردنی خاکێک لە کە 27 ساڵە لەژێر سای خۆمانە بووە چۆنێک بێت قبولمان کردووە بەڵام ئستەمی ناوخۆیمان قبول کردووە بەڵام قبول ناکرێت قبول ناکرێت هێزی دەرەکیش بێتە سەرمان چونکە سبێنێ ئەم هێزە ئەم دوژمنای کورد هیچ حسابێ بۆ هیچ ڕەنگێک ناکرد پارتی بیت یەکێتی بیت گۆڕان بی هەچ هیزبێکی تر بیت لە کوردستان ئەو هەموو بەیەک چاوسەیرەکە دواتر هەمومان کوردین ئەبێ ئێستا ئێمە ڕێگر بین و هێزەکانی کوردستانیش دەسەڵاتی کوردی لە کوردستانە ئەویش کار بکە ئەگەر نتوانێت لە سەریشەوە کار بکات بێت دەتوانێت لە خەڵک ئاگادار کاتەوە بە شێوازەکانی خەبات زۆر شێوازەکانی خەبات زۆرن ئەتوانێت بە شێوازێکی تر لە شێوازەکان خەڵک بێنێت سەرجادە بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئاگادار کاتەوە کە کاریگەریان هەبێت بچنە بەردەم سەفارەتی ئەمریکی بچنە بەردەم سەفارەتەکانی نەتەوە یەکگرتوەکان و بەردەم بارگای نەتەوە یەکگرتوەکان کارێکی وا بکەن هەمومان پێکەوانەیە کە بتوانین ئەم جوڵەی هێرشی تورکیا ئەم جوڵایی هێزەکانی دوژمنی تورکیا دژمنمان نێڵین زیاتر بڕوات بەرپیان قسەکەی بەڕێزی ڕاستە هەڵبەتە ئامان جێوە نییە لە سیدەکان بۆستە یا لە برادۆست نەخێر ئەو ئامانجی زۆر درێژخایەن ئامانجی زۆر خراپتری هەیە بە نیازی هەموو هەرێمی کوردستانە کە بیخاتە ژێر دەستی خۆیەوە و بەنیازە چەند شوێنێکی عێراقیشە کە لە مووسڵ و بەرەو سەروانێ بچی بیخاتەوە ژێر دەستی خۆی کێشەکە لەوایە کە بە بەهانەی هێزێکی گەورەی کوردی وەکو پەکەکە ئەوێت بێتە پێشەوانەیە بە بیانووی ئەوانەوە بێتە پێشەوانەیە کە لە کاتێکە پەکەکە هێزێکی نیشتیمانی هێزی هیوای گەلێکە ئەبێ هەمومان ئێمە ڕێگر بین لەو ڕێگری بکەین داوا لە خەڵکی کوردستانەکەم داوا لە هێزە لە ڕێکخراوە مەدەنیەکانی کوردستانەکەم کە کارێکی وا بکەن هەمومان پێکەوانێ ئێمە لێرە ئەوان لەوێ لە هەر شوێنێکی ئەم نیشتیمان ئەم دنیا بین وڵاتمان خۆش بوێ کار بکەین بۆ ئەوە کە نێڵین بەرپیان بگرین بەرقاچیان بگرین نێڵین زیاتر بزوڵێن هەڵبەتە وەکو بەڕێزە دوتت هەم لە دەرەوە گرنگە هەم لە ناوە لە ناوەش بەرەی نیشتمانی هەڵبەتە بەر لە بڕۆکسل لە باشووری کوردستان لە سلێمانی دامەزرا کار و چالاکیەکانی ئەوانیش بەردەوام من چالاکیەکی دیکەیانەوە بە کامڕۆ سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کردووە ئەگەر ئەو سەردانە ئامادە بێ هاوکارانم نیشانی بدەن بەڵێ بزانین لەو سەردانەدا باسی چی کراوە ئامانج لەم سەردانە بۆ لای بزوتنەوەی گۆڕان چی بۆ هەڵوێستێوانش چی بۆ لێرەوە بە هەموو ئەحزابانە ژەڵین کە بەرنامانە سەردانە بکەین کە پشتمان بگرن و بەڕاستی پشگیریکردنی ئەوان بۆ لۆبیەکەی ئێمە بۆ ئەم گروپی ئێمە خۆی پشگیریکردن لە قەزەی کورد و پشگیریکردن لەوەی کە هێزی دەرەکی نەیە جارێکتر هەرێمی کوردستان بەشبەش بکات و هەموو کوچە کۆڵانەکانی هەرێمی کوردستان بۆ خۆی بەکاربێنێ ئێستا کە هێزی تورکیا هاتووە ئەم هێزە ترسێکی زۆری خسۆتە بەردەم هاوڵاتی کوردستان کە ئەوێت جارێکی تر ویلایەتی مووسڵ زیینو بکاتەوە و ئەوێ جارێکی تر خلافەتی عوسمانی لە هەرێمی کوردستان زیینو کاتەوە هاوڵاتیان ئەحزابەکان لە پشتمان بن هەم لە خۆپیشاندان هەم لە ئەو چالاکیانەی کە ئەیکەین و لێرەشەوە داوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین بەڕاستی ئەم گرنگی بە ئەم کارە ئێمە بدەن و بە هەندوەری بگرن. بەڵێن دێمەوە لای کاک فەرمانەوە چالاکیەکی دیکەی بەرەکەتان بوو کە لە سلێمانی ئەنجامیدا بوو زۆر باز لە هێرشەکان دەکرێت دەوترێ ئەم هێرشە کراوە تورکیا دەیەوێت زیاتریش بێ شرۆڤە و قوڵایی هێرشەکە ینی ناچینە ناو شرۆڤەکەەوە ئەو قوڵایانەی کە هەیەی بە شێوازێکی بەرفراوان کوێ دەکرێتەوە ئامانجی چییە دەیەوێت بەکوێ بگە پێ دوایە وەکو هەڵسەنگاندنی بەڕێزت ئەم تورکیا لە پشت ئەم هێرشەی کە دەکاتە سەر باشووری کوردستان ئەم داگیرکاریە چی هەیە؟
لە ڕاستیدا گرنگە مرۆڤ باسی ئەوەش بکە با بڵێن لێکۆڵینەوە لەوەش بکە کە ئایا ئەم هێرشانە بۆچی ینی لەم کاتا بم شێوە ئەوە چڕ بۆتەوە و مەسەلە چییە کە لە سەرەتاوە ئەم دەوڵەتی تورک لە ناو باشووری کوردستانە بڵێن ناو خاکی عێراقا بنکە و بارەکەی سەربازی خۆی جێکردوێتەوە. ئەگەر سەیری مێژووی تێکۆشانی گەلی کورد بکەین هەتا وەکو ساڵی 1984 تێکۆشانی گەلی کورد بەردەوام بووە و تێکۆشانێکی پیرۆز و جوان بووە ئینکاری لەوە ناکرێت بەڵام تێکۆشانێکی بچڕ بچڕ و خێڵکی بووە. زۆر گرنگە ئاماژە بۆ بکەین کە یا باڵێن جەخت لەوە بکەینەوە کە تێکۆشانی کورد لە ساڵی 1984 بەڕاستی پێی نایە قۆناغێکی هەرە گرنگەوە لەوەی کە بۆ یەکەم جار شۆڕشی کورد بۆ یەکەم جار تێکۆشانی کورد بۆ یەکەم جار ڕێخستنی کورد هێڵی خەباتی خۆی دیاری کرد هێڵی خەباتی خۆی دیاری کرد و فەلسفەی خەباتی خۆشی دیاری کرد. یعنی پێشتر ئێمە هەموو داوایکی ئێمەوە بوو ئەمانوت هەتا وەکو ساڵی 1984 داوای سەرەکی بەرەی کوردی و تێکۆشانی کوردی و پارتی سیاسی کوردی و ڕێخستنی کوردی ئەوە بۆ کە بە زمانی کوردی قسە بکەین و ئەنداممان هەبێت لە ناو ئەو مەجلیس و ئەنجومەنانەی کە لە وڵاتەکە هەیە شتێکی زیاترمان نەبوو وەزیرمان وەزیرمان ئەندام بەشداری دەسەڵات بین بەڵام بەشداری دەسەڵات بین لە ناوەندیشدا ناتوانین تۆ شتێکی ئەو تۆ بکەی بۆ گەلەکەت و تەنها بە زمانی کوردی کە بێ بە زمانی فەرمی ئەو تا ئێستا زمانی کوردی لە باشووری کوردستانیش فەرمیە ینی لە هەموو عێراق زمانی دووەمە زمانی فەرمیە بەڵام ئایا توانیوێتی بەر بە هێرشی دەریگاری بێن نا ئایا توانیوێتی کیانێکی سیاسی بۆ کورد دروست بکەن نا لەبەرەوە گرنگە مرۆڤ چۆن بڵێن تێڕوانینی خۆی لەوا چڕ بکاتەوە کە باشە لە 84 چی گۆڕامانەی چی گۆڕی لە ساڵی 1984 بۆ یەکەم جار پارتێکی سیاسی کوردی دەست بە خەباتێکی بەرفراوانەکە لەسەر بنەمای فکرێکی دیاریکراو بە فەلسفەیەکی دیاریکراو کە پارتی کرێکارانی کوردستانە و لەو مێژوەوە ئیدی کورد لە ژێردەستەیی بەڕاستی خۆی ڕزگار کرد و بەرەو سەرکەوتن ئەنگامینە یعنی لە ساڵی 1984 تا ئێستا پەیوەندیەکی بە شەکانی سەر تورکیاوە ئەوە زۆر گرنگە ینی ئەگەر تۆ بڕۆیتەوە سەر مێژووی جێگیرکردنی بڵێن بنکە و بارەگای سەربازی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان لە ساڵی چەندەوە ئەو بنکە و بارەگانە هەیە لە کۆتایی هەشتاکانەوە ئەم بنکە و بارەگانە لەوێ وردە وردە جێگیرکراون و بەردەوام بنکە و بارەگەکان ژمارەیان زیاد کراوە ڕێژەی سەربازان زیاد بووە هەتا وەکو ئێستا ئەوە وەکو لایەنە مێژوویەکەی وەکو مەسەرەن بۆچی هێرشی سەر ڕۆژاوای کوردستانەکە بۆچی ئەردۆگان بە شەخصی بەخۆی دەڵێ بۆ ئێمە لە عێراقا مەخمور زۆر زۆر گرنگە لەبەرەوە ئەزانێت لەوێ ئەو هزرە پەرەی پێدراوە ئەو فەلسفەیە جێگیر بووە کە خەڵکی مەخمور بە فەلسفەی پارتی کرێکارانی کوردستان پارێزگاری لە خۆیەکە توانیوێتی لەسەر پێی خۆی ڕابوەستێ لەبەرەوە ئەبینی لە ڕۆژاوای کوردستانیش هەمان فەلسفە جێگیر بووە و دەوڵەتی تورک لەم فەلسفەیە ترسێ لە هیچ پارتێکی سیاسی تری کوردی نادرسێ بۆ چونکە وەکو عەرزم کردی لەسەر بنەمای فەلسفەیەک دانەمەزراون لەسەر بنەمای خەباتی ڕزگاری دانەمەزراون ئەوە زۆر گرنگ ئاماژە پێ بکرێ و هۆکاری ئێستەی چڕکردنەوەی ئەو هێرشە داگیرکاریانەی دەوڵەتی تورک لەسەر باشووری کوردستان بە بڕوای من نەگەڕێتەوە بۆ سەروبەندی هەڵبژاردن چونکە ئەردۆگان دوو پلانی هەیە یا با بڵێن دوو سیناریۆ هەیە سیناریۆی یەکەم دەڵێ تەماشاکەن ئێمە خەریکین وڵات ڕزگارەکەین ئەو فەلسفەیەی کە بۆ دەوڵەتی تورک بۆ بە مەترسی و بۆ ناسنامەی تورک بوون بووە بە مەترسی ئەوان وای لێکەدەنەوە حتمما ئەو لێکدانەوەی ڕاست نییە چونکە بزودنەوە و تەفگەری ڕزگاری خوازی کوردستان و ئازادی خوازی کوردستان کە وەکو عەرزم کردی لە ساڵ 1984ەوە بەجددی دەستی بە خەبات کردووە
دژی هیچ خەومێک نییە بە پێچوانەوە دژی بەشێکی ئەساسی لە دامەزرێنەرانی پەکەکە بەڕەگەست تورکن ئەوە گرنگە کە بزانین ئەوان بۆ ئازادی بۆ دیموکراسی تەواوی گەلان وا پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان گەلان تێکۆشێ لەبەرەوە خەباتێکی ئینسانیانەیە خەباتێکی مرۆڤانەیە جا ئەوێ بەوە بڵە بڵە سێریکە ئەو فەلسفەیە کە بۆ ئێمە بوو بە خەتەر ئەها من ئەوەتانە هێرشێکە مەسەر دەنگ بە من بدەن با من دیسانە بوو بۆ بە پادشا بەڵێ لە چوارچێوەی پروپاگەندەی هەڵبژاردنەکان ئەمە سیناریۆ یەکەمە کە ئەوێ بەوە دەنگی زیاتر بەدەستبێنێەوە لە هەڵبژاردنەکانی لە هەڵبژاردننی بسواری حوزەیرانی لە هەڵبژاردننی بسواری حوزەیرانی تورکیادا دەسەڵات بگرێت دەست سیناریۆی دووەمی ئەوەیە کە ئەگەر هاتوو لە هەڵبژاردنەکانە سەرکەوتنی بەدەست نێنە بڵێ تەماشاکە ئێمە لە هەموو لایەکەوە خەریکی شەڕین لە ناو شەڕداین ئەنجامی هەڵبژاردنەکان قبول ناکەم یعنی ئەمە سیناریۆی دووەمی ئەردۆگانە کە بە تێڕوانینی من تەوان ئەمە خوێندنەوەی خۆمە لەسەر ئەو هۆکاری ئەو چرکردنەوەی هێرشداریکاریەکان چونکە ئەو هێرشانە وەکو عەرزم کردی بەردەوام بۆ لە ساڵ 1984 یاڵێن لە دوای لە ئەخیری هێشتاکانەوە بەڵام ئێستا چڕ بۆتەوە بە هۆکاری ئەوەی کە سەروبەندی هەڵبژاردن باشە کاک فەرمان کاگە باڵکوردی من دەمەوێت هەندێک لەسەر پروپاگەندەی میدیاکانی تورکیا و خودی ڕژێمی تورکیا وەردوغان ڕاوەستە بکەین دەیانەیە وا نیشانی بدەن بۆ نمونە ئەو هێزانەی تورکیا چوونە گوندی بەرمیزە لە دەڤەری سۆرانەوانە هەڵبەتە لە ناوچەی دیکەی بادینانیش دەیانەیە وا نیشانی بدەن کە خەڵکی ڕازین بەو داگیرکاری خەڵکی پێشوازیان لێ دەکات بەڕێزت خۆت خەڵکی ئەوەی ئێمەش بە دوواداچوونمان کردووە خەڵکی بادینان چۆن لەو بارودۆخە دەنوارن و پێیان وایە هێزی داگیرکرد دەبێتە هێزێکی فریاد ڕاز دەکرێت پێشوازی لێ بکرێ ئەو تێکەڵیانی کە بەڕێزت هەتە لەگەڵ وڵاتە ئەگەر هەندێکیش لەسەر و چوارچەوەی قسە بکەی ئاماژت پێدا خەڵکی بادینان خەڵکی وڵات پارێزن ناچنە ژێرباری داگیرکاری بله بێگومان کەندەرین خەلکی بادینان کوراتی و دووراتیە مێژوێدا قەهرەمانەتیەکە یا geleka mezin pêşkêşkirine ez binêrîna min ez qet bawer nakim ku xelkê devera badîna biçite bombandora dewleteka faşîsta wek ya Tirkiye û rêgê bû vekin û bêjin keremke were dibêt baregoyên Tirkiya li herêma badîna hene rast e bes ew nayeta wateya wê çendê ku hemû gelê badînan dibe destek dide dewleta dagîrkera Tirk destê Erdogan bigire û bêjî keremke rêk bûte were çavat û heskeyê wesabê nexêr ez binêrîna min ez vê yekê banakim û gelê badîna wê ئەم بانگەشانە چ ئامانجێکیان لە پشتە ینی دەیانەوێ بەم بانگەشانە چیمان پێ بڵێن دەیانەوێ بەکوێ بگەن دەوڵەتی تورکیا و خەڵکی بادینانیش بە چ ئاراستەیەکدا وەکو دەڵێن ئاراستەیەکی چەواشەدا بۆ کوێ بن پێشتریش ما ئاماژە پێ کرد مەرەم ji dagîrkirina Kurdistanê pekeke nîne merem ji dagîrkirina Kurdistanê tevaya Kurdistanê û binbirkirina destkeftên gelê Kurd e welatê Kurdistanê welatê Kurda welatekî dewlemend e gelekî dewlemend e welatekî herî dewlemend e bi hebûna çendîn curên sotemeniyê welateke ku xelkî dunyayê hemû dizanî welatek çend dewlemend e xêrûbêrek ya yekcar zorî têda ye merema Tirkiya ji dagîrkirina Kurdistanê destkeftiyên gelê Kurd û axa Kurdistanê û serwet û samana Kurdistanê ye dewleta Türk û dewleta netîne Tirk dewleta Îranê jî Îran bilakî ve dagîrkariyê dike Tirkiya bilakî ve Iraq bilakî ve embargoyê dan te ser gelê me yanî bi rastî jî gelê me di baradoxeka geleka dijwar da dijîneha û herêma badînan jî herêmeke ku bi çendîn sal e ji layê dewleta dagîrkera Tirkiya ve tête topbaran kirin çendîn gund heta niha wêranin jiyan têda nemaye xelkî wan gunda hemû derbeder bûne awere bûne hatine di hindek wan li dihûkê jîn hindek li wan hatine herêmên wek Şêla Dizê û Amediyê û Dêrelûkê hemî jî bihane dikete pekeke ev yek rast nîne û gelê me divêt vê yekê bi başî li berçav werbigirin gelê Kurd divêt li her dere bêt li her şwênekê Kurdistanê bêtin gelê Kurd divêt rabête ser pêya û divê vê dagîrkariya Tirk û Îranê rabiwestînin
دەبێ خودێ لە دەستکەفتین خوا دەرکەون دەبێ خودێ لە وڵاتی خوا دەرکەوێ دەبێت کو ئەم کورد هەموو بە هەڤڕۆ ینی ئەم هەموو ببن یەک دەنگ یەک هێز یەک نەتەوە یەک نیشتمان چاوە تورکێن نژاد پەرست دەبێژن تاک ملت تاک ئاڵا نزات تاک چتشت ئەس دگەلوێ نیمە ڕاستە بەس دەبێت ji bo berjewendiya gelê xwe divêt em xebatê bikin. Nabetin em destê xwe dinî serek bêjin bila dagîrkerekê wekî Tirkiya bêtin hemû servet û samanê Kurdistanê bibe çawa hez dike bila welê biket. Binêrîna min eger ez bawer nakim ku yani Kurdistan teslîmê dewleta faşîsta Tirk bi çi rengekê belê eger hatu ev tişte hat kirin êdî Kurd mistehêlata yani qet çicarî Kurd navegere vê qonaxê yan ha jî têda dijît. Ya be zehmet vedegere. Yan jî eger vegere wê 300-400 salê dî devekişe. Rast. Lewma jî giring e ji boî me ku em hemû bi dengek û bi rengekî xurt berengwarî hêzên dagîrkerên dewleta faşîsta Tirk bibin û welatê xwe biparêzin ji van hêrişên dirindaneyên dewleta faşîsta Tirk. Rast. Baş kagî wa min mî berêzid pê duwaye çon dikire mirov welatî xwe xweş bibe çon dikire کاتێککە داگیرکارێک بۆ نمونە لەم بەلجیکایە ئەمە دەمومان مێژووی ئێرە دەزانین کاتێککە نازیەکان دێنە ئێرە خەڵکی بەلجیکا دانانیشن وێڕایەوەی کە هێزێکی زۆری هەیە دەسەڵاتێکی زۆری هەیە بەڵام بەرخودان دەکەن دەرەنجام بە هیمەتی هەم خەڵکو و هەم ئەو بارودۆخەی لەو سەردەمە هەبوو وڵاتی خۆیان ڕزگار دەکەن ئەو فاشیزم و نازیزمی ئەڵمانیا شتێک دەشکێن ئێمە چۆن دەتوانین بۆ نمونە ئەم ئەزمونەی بەلجیکا بگوازینەوە بە وڵاتی خۆمان ئێمەش وەکو ئەمان بەرەنگاری داگیرکەران ببینەوە بەرەنگاری ئەو هێرشە بینەوە کێسەر دەکرێتە سەرمان ئەڵبەتە چارەنووسی ئێمە لە خەڵکی بەلجیکا خراپتر دەبێگەرات و وەکو کاک هەواڵ کوردی ژاماژەی پێدا تەسلیمی ئەو واقعبی. بەڕاستی حەزەکەم لەسەر و پرسیارە و وەڵامێکی چیرۆکێکی خۆش بۆ بکەمەوە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کارزان عومەر کە لە بەناوی پێشووتە لێرە مامادە بوو. پەیوەندیم پێوە کردوتم کا کارزان پێویستم پێ بوو بۆ چەند کارێک بۆم کارانیم چەند ڕۆژ و چالاکیەکان وتی وەڵا هیواجان ناتوانم ئێستا مەشغوڵم ئەبێت چیمانەکەم بە برم و باخەکەم چاکەم بە دەرگا شتێکی خۆشی جێڕاوتی مەڵی پۆلیس و ساری پۆلیس هاتۆتە بەر دەرگا ئاگاداریان کردومە تۆ ئەبێ باخەکە و چاکەیت لە ماوەی 24 ساعاتە باخەکەی بەر دەرگاکەوت باخی خۆمە ئەبێت چاکی کە لە بەروی دیکۆراسی گەڕەکەکە و گەڕەکەمان تێکە پێوەستە بە هینی گشتیەوە بەی خەڵکەکەەوە یعنی من ئێمە لێرە من بەوە لێرەدەوەی هێزێکی پۆلیس خراوەتە ئامادەباشی بۆ بڕین پێ ئاگاداریان کەنەوە کە لە مای 4 ساعتە بێت جیاکەتان درێژ بووە چیمەنەکە درێژ بووە پەرشینەکە تێک چوە تۆزێ بێت چاکی جوانی کەیت ئێمە لێرە تەنها باسیەوەمان کرد جا ئێمە وڵاتەکەی ئێمە بۆمباران ئەکرێ دار و دارستانمان ئەسووتێنێ ماڕووماڵاتمان وێران ئەکرێ خەڵکی ئێمە پێویست ئەکات خۆمان خۆش بێت وڵاتی خۆمان خۆش بوێت پێویست ئەکات ئێمە بە هەر شێوەیەک بێت بە هەر چیمان کرد بێت کارێکی وا بکەین بە هەر شێوەیەکی مەدەنی بێت بە چالاکی تر بێت هەتا چاکەڵگرتن بە بەرامبەر هێزی دوژمن بە هەچ کارێک ئەتوانین ئێمە ڕێگری بکەین ڕێگری بکەین وڵات خۆشویستن مافیڕەوای خۆش مافیڕەوای خۆمانە خاکی خۆمانە ژەو ڕێ بێمەدا کە لە بەرامبەر داگیرکەردا بە هەر شێوازێک کە پێویستە بەرخۆدان بکەین بیزەبێت هەتاوەشی کە بەڕێزەوتە کە چەکی ژەڵگرین اینجا تکاشم لەسەر ئەوە لەو خەڵکەیە کە ئەو خەڵکە هەمووشی کورد پەروەرە و خاکی خۆی خۆش ئەوێ بەڵام ئەم سەربوونەی خەڵک ئیمڕۆ بێدەنگی خەڵک کاریگەرێکی گەورەی هێزەکانی کوردستانە ئەم دەسەڵاتە بنەماڵەیی کوردستانە کەوای لەو خەڵکە کردو خەڵکەی بێهیوا کردووە کارێکی وایان کردووە بۆ ئەم دوژمنانەی کورد خۆشیان ڕویان نییە بەرامبەریان بۆستنەوانێ ڕوشیان نییە خەڵکەکەش پەروەردەیەکی وایان نەکردون ئەو خەڵکە ساڵهای ساڵە کە ئیمڕۆ خەڵک خۆی هەستێتە سەر پێ بەبێ ئەوەی کە حکوومەت و میدیاکان ئاگاداریان کەنەوانێ ئێمە پێویستەکە بە هەر شێوەیەک بێت بۆ ئەوی بەرەنگاربوونەوەی ئەم دوژمنە کارێک بکەین کاری مەدەنی بێت دیبلۆماسی بێت ئاگادارکردنەوەی وڵاتانی سلێزی جیهان بێت بەر شێوەیە بێت نێڵین
ئەمەی بۆ تورکیا بچێتە ئەمە بۆ تورکیا بڕات. زۆر باش کاک فەرمانەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە پێدوانیە ناکۆکی ئێمە خۆمان پەرتەوازەیی خۆمان ئەو بێ هەڵوێستیەی لە باشووری کوردستان بەرامبەر تورکیا ئافراند بێ پاشانی زمینەی خۆش کردوێ بۆ ئەو داگیرکاریە کە هەیە. بەڕاستی ئەگەر ئەمە هەمومان کە خوێندیشمانە لە مثلەن لە خوێندنگەش کە مێژووی کورد یەکێکە لەوانەکان هەمیشە تیا هاتووە کە یەکێک لە شکستەکانی ئەو شۆڕشانە یەکێک لە وەکارەسەرەکانی شکستەکانی ئەو شۆڕشانە ناکۆچی ناوخۆی بووە. بە دڵنیاییەوە ناکۆکی ناوخۆی تۆ ناتوانین کاری لەکەی کە لە ئێستاە یەکێکە لە ڕێگرە هەرە سەرەکیەکانی ئەوەی کە نەتوانین بە شێوەیەکی بەهێزتر ڕوبەڕووی ئەو هێرشە داگیرکاریانە بینەوە. بەڵام بە بڕوای من زۆر گرنگە ئەو قۆناغەش تێپەڕێنی ینی قۆناغیەوەی بڵێن ئیلا ئابێ کوردەمووی یەک بێ زانی کورد چۆن تێدەپەڕێن یەگەر یەکڕیزی نەبێ بۆ نمونە تۆ داگیرکەران و دوژمنان هەموو لە بەرامبەر ئێمە بنێمەش یەگەر بە کورتی بێ کاکی فەرمانسا ئەرزێکم ئەگەر بێت و ئێمە میلەتێکی 40-50 ملیۆنی لە 4 وڵاتی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا دابش بووە بتەوێت هەر هەمووی کۆکەیتەوە و هەر هەمووی یەکگرتوو بێت و یەک پارتی سیاسی نەبێ کە دژبەری خۆی نیشاندا لە بەرامبەرێکێتی کوردانە شتێکی بڕێک زەحمەتە لەبەرەوە تۆ کە باسی هەر شتێک دەکەی ڕێژەیی باز دەکەی خەریکم بۆ باسەکەم بۆیە زۆر گرنگە ئەوە تێپەڕێنی من هەمیشە وتومە و ئاشڵێمەوە زۆر گرنگە پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە بەرچاو نەگیرێت ئیتی چونکە بینیمان لە ماوەی ڕابردووە لە ساڵ هێشتاکانەوە حتا ئێستا ئەم پارتی دیموکراتی کوردستانە یەک جاریش نەبووە هەڵوێستی لەگەڵ هەڵوێستی کوردان بێ ئیدی پێویست ناکە لەبەر خاتری پارتی دیموکراتی کوردستان ئەم هەموو هێزەی تر کە هەیە یەک نەگرن بڵێن وەڵاگەر باشە بۆ یەک ناگرن دێ قسەکەش لێرە داوەیە خۆی مناڵین خەتای پارتی ئەوە پارتی حزبێکی تر ناوی حزبیش نەبین گرنگە زۆر گرنگە کە ئێمە لێرە لەگەڵ ئەو هەموو پارتە سیاسانی تر کە هەیە کە هەمیشە هەڵوێستی نیشتیمان پەروەریانە بە ئێمە دەفرۆشنەوە دانیشتن بکەین قسە بکەین بۆمە بەسەرش کۆنگرێنێتەوەی کوردستان هەیە لەبێ هەموو لایەن سیاسێک کوردیەکان بە هەر چوابەشی کوردستانەوە ئەندامیان هەیە لەگەڵ ئەوان قسە بکرێ و هەمویان یەک وتار و یەک پەیامی هاوبەشیان هەبێ ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەشداریکە خۆشبەختانە شتێکی خۆشە بێ ینی ئەو کاتە توانین باس لە چۆن بڵێن لە میراکڵی ئەوە بکەین ناوی چیە لە ئەفسانێ ئەوە بکەین شتێک کە ڕوو نادا ینی بە ئاسانی ئەزانی بەڵام ئەگەر پارتیش بەشداری نەکە بە بڕای من گرنگە پارتە سیاسەکانی تری کورد لە هەرچوا بەشی کوردستانە یەک بگرن و ئەوە شتێکی لە ئێستا شتێکی زۆر قورس نییە دژ بۆ هێرشە داگیرکاریانی دەوڵەتی تورک لەسەر باشووری کوردستان واکرێ پەیامێکی هاوبەش هەبێت بۆ ئەو مەبەستە و ئەگەر هات و پەیامێکی هاوبەش نەبوو بەڕاستی گرنگە ئەرکی کۆنگرێنێتەوەی کوردستانە کە بۆ گەلی کوردستانی ئاشکرا بکە بۆ خەڵکانی کوردی ئاشکرا بکە کە ئەم پارتە سیاسیانە ئامادە نین بن پەیامێکی هاوبەشمان هەبێ دژ بۆ هێرشە داگیرکاریانە با دوایین پەیامی کاگەڤاڵ کوردی ژوەر بگرین کاگەڤاڵ دوایین پەیامت زۆر بە کوردی لە 50 سانیە ئەم دەبێت vê قالبێ گرتی دەرکەون ئەvê قالبە بشکێنین ئەv قالبێک و ئەم تێدا ئەv zihniyetك و ئەم تێدا دژین ئەv fikrak و girtiya cemidî heta niha ew bêjî ez filan partî me ez filan partî me ez ji vê partiyê me ez vê me ew divê ev yek nemînî berjewendiya gel û welat berjewendiya Kurd û Kurdistanê ji hemû tiştekî girîngtir ji bû me divê em êdîvan qonaxa derbas bikin pêşiya ku em xwe ji partiyekê dabinîn divê em xwe welatparêz dabinîn divê em xwe Kurd û Kurdistanî dabinîn peyama min ji bo hemû kesekî Kurd ev ye êtira sîvîdarim Kurd li her cihekê bêt bejdar bêt digel me li vê bereyên niştimanî her partiyek bît her siyasiyek her layenek bît her dînek bît her kesek bîtin dema to xwe bizanî tu Kurdî رابە سەرپێخوا خزمەتێ بکە بۆ کورد و کوردستانê binavê gelê xwe binavê Kurdistanê welatê xwe ji vê qeyranê rizgar bike milletê xwe ji vê zulm û zûrdariyê ji vê xwelîseriyê derbixe زۆر باشە کاگەڤاڵ سپاس دەکەم کاگیوا بە کورتی شتێکت هەیە بیڵی سپاس دەکەم هەر ئەوە نەم ئەوێت بە تەنها هیوادارم ڕەوەندی کوردی بە تایبەتی کوردانی بەلجیکا
سنگ و قورسایی ئەم چالاکیانەی ئێمە زیاب بکەن بێن لە چالاکیەکانمانە بەشدار بن لە چالاکیتری لە ڕۆژانی داهاتوە ئەبێت هیوادارم هەمووان پێکەوە لاش حیزب و پارتیەکەن ئەوەی کە یەک تۆز هەستی نەتەوایەتی و نیشتیمانی و خۆشەویستی خاک لە ناخیایەتی یان ئەوەی کە تۆزێک ئەوەی کە لەو خاکە ژیاوی زمانی کوردی دەری کاک فەرمان باسی کرد خۆشەویستی کێ بۆ نیشتیمانە تکایان لێ ئەەکەین تکایان لێ ئەەکەین بێن لە کاتی خۆیان بگرن با سنگ و قورساییی وا دروستکەین ئێمە لێرە بتوانین فەرمان کاتم نەماوە یەکش زۆر گرنگ بوو وەکو چۆن کاتی خۆی بۆ مەسلەی هێرشی سەر کۆبانێ بەڕاستی بەرەیەکی گشتی لە ناوخۆ دەروی وڵات دروستکرا ئێسش گرنگەوە دروست کرێت یەک خەڵکی باس نەکرا لە دەرەوەی وڵات گرنگە لەگەڵ کۆمەڵگەی ئەوروپیە کۆبیتەوە کۆمەڵگەی ئەوروپی مەبەستم لە ڕێکخراوە ئەوروپیەکانە مەبەستم لە خەڵکی ئەوروپایە کاتی خۆی کۆمیتەی کۆبانێ کۆمیتەی ڕۆژاوا و کۆبانێ لە بەلجیکا کە دروستکرا بە نمونە ئەم کۆمیتێ توانی پەلبا وێژە بۆ ناو هەموو وڵاتانی ئەوروپا دووبارە بکرێت سەردانی ڕۆژاوایان کردوە چەند هەتا کتێبیشان لەسەر ئەوە نووسی چەند بەرنامەی گرنگ لەسەرەوە پێشکەشکرا زۆر گرنگە هەمان ئەزمون ئێستا دژ بۆ هێرشداگەری لەسەر باشووری کوردستان ساز بکرێ و ئەوەش شتێکی زۆر قورس نییە لەبەرەوە کۆکان بەڕاستی زۆر ئامادەی ئەویان هەیە بەشدار بنەوە فەرمان خێڵانی چالاکوان و ئەندامی بەرەی نیشتمانیجی داگیرکاری تورکیا زۆر سپاس بۆ بەڕێزت کاگیوان منمی هاوڵاتی دانیشتووی بەلجیکا و هەروەها ئەندامی بەرەی نیشتمانی دژی داگیرکاری تورکیا سپاس بۆ بەڕێزیشت کاگەواڵ کوردی چالاکوان و ئەندامی بەرەی نیشتمانی دژی داگیرکاری زۆر سپاس بۆ بەڕێزیشت سپاسانەکەم وابزان بەیانی جەژنی ڕەمەزانەوانە لێوە پیرۆزدارین بوونەی ئەو جەژنەوە ملەتی مە ئیتر یەک ڕێزی ئەوە بکات کە بتوانین لە بەرامبەر داگیرکار زۆر هێزێکی وانشان بدەن کە داگیرکە لە ناو بێت جەژنی ئێوە پیرۆز بێ و جەژنی گەلی ئێمە لە باشووری کوردستان و مسلمانانی جیهانیش پیرۆز بە بینەرانی بەڕێ سپاسی ئەوەش دەکەین تام ساتە لەگەڵماندا بوون تا بەیگەشتنەوەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن هیوادارین ڕۆژانی جەژن بە خۆشی و بەختەوەری بۆ هەموو لای بچێتە سەر.